تەوەری سێمی پرۆگرامەکەمان و کۆتاتەوە باز لەوە دەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەدانی گومرگی لەسەر بەرهەم و پێدەویستی خۆراکیەکان تاوەکو 30 ئەیلولی 2022دا واتە تا کۆتایی مانگی نۆی ئەم ساڵ درێژ کردەوە تاوەکو بارگرانی و نەبوونی بەرهەمە خۆراکیەکان و گرانبوونیان لەسەر هاوڵاتیان دروست نەبێت بۆی بزانین کە لادانی گومرگ لەسەر بەرهەم و پێداویستی خۆراکیەکان لە ڕابردوودا و هەروەها بۆ دواتریش تا چەند کاریگەری لەسەر دابەزینی نرخی بەرهەم و پێداویستیەکانی هاوڵاتیان دروست کردو و هەروەها لە داهاتووشدا دروست دەکات و هەروەها تا چەند ئەم بڕیارە هاوکار بۆ بۆی بازرگانان لە هاوردەکردنی کاڵا و شمەک و دیارتینەوە خۆراکانش کامانە بوون کە دێنە هەرێمی کوردستان. ئێمە گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری وەسفی خەلیل ڕاوێژکاری ژووری بازرگانی سلێمانی کە سڕاستەخۆ لە ستۆدیۆ میوانە لامان کاک وەسفی بەخێر هاتی. سوپاس بۆ ئامادە بوونێت. کاک وەسفی لە سەرەتای دەرچوونیان بڕیارەوە بڕیاردرا کە کۆمەڵێک خواردن و کەلوپەلی پێداویستی و خواردنانی کە هاوڵاتیان بەکاری دەهێنن گومرگیان لەسەر لا بدرێت. ئەگەر بین وەکو بیرخستنەوەیەک باس بکەین و خواردنانە بە دیاریکراوی کامانە بوون. سپاس بۆ هەلە بۆتان خساندین. دیارە حکوومەتی هەرێم دایم ئاگای لە وەزعی ئامی بازار هەیە و ژووری بازرگانیش یەکێک لەو دەستگا گرنگانەیە کە ئاگادارە هەم لەوەی کە پاڵپشتی بازرگانانە هەم لەوەی کە هەوڵەیە بۆی بتوانێت کاڵای خۆمان ناوخۆ ساغ بێتەوە. دیارە تعریفەی گومرگی لە یان پێناسەی گومرگی باجێکە لەسەر هەموو کاڵایەک نە هەموو زۆربەی کاڵەکان دەڕێکە لە دەرەوەی وڵات دێ مەبەست لەوەیش زیاتر پاراستنی بەرهەمی ناوخۆیە. ئەم باجە لە کات و شوێن و وڵات و ئەوانە ئەگۆڕێ ینی وڵات هەیە مەسەرەن دوو وڵات ڕێکەکەون لەسەر ئەوەی کە باش کەمتر بێ لەسەر ئەوەی کە هەندێک تەکەتولاتی با بڵێن اقتصادی عالەمی هەیە ئابووری عالەمی هەیە ئەوانە لە بین خۆیانە هەر باج هەڵەگرن. ئێمە بینە سەر واقعی حاڵی خۆمان کە ئێستا کوردستان پیا تێپەڕێ نەکرد کوردستان عێراق و هەموو جیهانیش ئەوەیە کە کاڵا بە عام گران بۆ بە تایبەت پێداویستی ڕۆژانە. ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە ئایا ئەو کاڵانە ئەسبابی چییە گرانە بێ. دیارە چەند هۆیەک هەیە هۆکان بریتین لەوەی کە یەکەم بەرزبوونی پلەی گەرما کە ئەمە تەسیری کردوتە سەر بەرهەمی کشت و کاڵی بە عام چ لەوەی هەندێک شوێن تووشی وشکە ساڵی بووە چ لەوەی هەندێک شوێن تووشی لافاو بووە ینی ئەوەش هەر دیسانەوە زەرەری پێگەینێ. دوایەوە ئەو نەخۆشی کۆرۆنا کە بڵاو بووە تەسیری کرد بەرهەمی زۆر لە کارگەکان وەستان تەسیرێکی خۆی هەبوو لەسەر ئێستش بەردەوامە لە زۆر لە وڵاتان. شتی تریش ئەوەیە کە هۆیەکی تریش ئەوەیە کە نرخی سوتەمەنی زۆر بەرز بووتەوە ئەمە وای لێ کردووە کە نرخی گواستنەوە گران بێ ینی لەوانەیە بڵێم حوت قات و زیاتریش بکرێت. دوێم جەنگی کە هەڵگیرسا لە نێوان رووسیا و ئۆکراین ئەمە ئەوە ئەنجامی ئەوەیە کە ئەو شەڕە وای کرد کە نرخی سوتەمەنی زیابێ ئەمەش وای لێ کردووە کە نرخی گواستنەوەیش گران بێ ئەمەش هەر خۆی لە خۆیان ڕەنگەیاتەوە سەر نرخی ئەو کاڵانەیە گاتە دەسمان. خاڵی تریش وەکو جەنابەت ئاماژەت پێەیە ئەو شەڕی کە ئێستا هەڵگی ساوە لە نێوان رووسیا ئۆکرانیا دیسانەوە ئەوش هەر یان هەر گرژیەکی سیاسی تریش کە لە نێوان وڵاتە زلێزەکان ڕوو ئەیە دیسانەوە تەسیرە کاتە سەر نرخی کاڵا یان هەر گۆڕانکاریەک لە بەهای دراوە جیهانیەکان ئێستا بۆ نمونە دۆلار زیاتر بە قوت بووە هێزی توانای زیاتر بۆ بۆیە هەر تەسیرە کاتە سەر. ئەمما ئێمە بینە سەر ئەوەی ئەم تعریفە گونیان ئەو باجەی کە ئێستا دائەنرێ لەسەر ئەو کاڵانەی کە لە دەرەوەیەت دیارە هەندێک کاڵا هەیەی خۆمانە هەمانە ئێمە لە واقعی خۆمانە لە دەروێن و گومرگیان لەسەر لادراگر باسی بکەین کامانە دیارە ئەوانن کە پێویستی ڕۆژانەی هاوڵاتیە لە خواردن ینی بیر لەوەکەیتەوە ڕۆنە شەکرە برنجە ئیتر ئەمانەی کە دۆشاوی تەمە ئاچی هەیە کە تو بە ڕۆژانە بەکارێنی ئەمانە باجی لەسەر هەڵگیراوە بۆ ئەوی ئەم باجەیش وا ناکا کە بڵین وڵایتر بەیانی بازار وای لێیە کە تۆ بڵێ ئەگەر وە خۆی بە با بڵێن 10,000 بووە کاڵایەک ئێستا تۆ ئەچی بە هەزارێکە کڕی وانە چکات ئەو
تا ڕادەیە دەتوانێت جێگیری کار ئەو باجەی کە دانراوە لەسەر ئەم نەوعە کاڵانە زیاتر ینی ڕەمزی بووە زۆر نەبووە بازێکی بەسیتیش هەیە کە پێڵەن ڕسومات ئەویش هەر شتێکی زۆر کەمە لەسەر خۆراک کە ئێمە خۆمان نەمان بێ زۆر کەم دانراوە پێشتریش کەم دانراوە ئێستش کە هەڵیەگرن ئەوەندە دەرناکەوێ بەو شێوەیە ینی ئەگەر تۆ ئێستا سەیری جیهان بکەی بەام بە تایبەت وڵاتە دەوڵەمەنەکانی جیهانیش لە ئەوروپا چەند قات نرخی نیانگران گران بووە. کاگۆسفی ئەم لابردنی گومرگە دەزانین کە لە ماوەی ڕابردوودا بووە ئەتوانین بڵین تا ڕادێکی باش کاریگەری لەسەر نزمبوونەوەی نرخەکان یاخود با بڵین جێگیرکردن و ڕێگەی گرتووە لەوەی کە نرخەکان بەرز نەکرێتەوە لە بازاڕەکاندا هەروەها بۆ داهاتوش کە ئەم ماوەی درێژ کراوەتەوە سوودی دەبێت ئەم درێژکردنەوەی ماوەیە لە دەنجامیە بۆ کە سوودی هەبوو بۆیە درێژ کراوەتەوە ماوەکە اینجا بین سەر ئەوە ئێمە تەنها بەس دابەزاندنی ئەم نرخە تەسیر ناکاتە لە وەزعی بازاڕۆک و چۆن باسم کرد بەڵام دابینکردنی کاڵاکان ینی ئێستا لە بەتایبەت ژووری بازرگانی هەوڵێکی باشیەوە نزیکەی 600 کۆگای مەخزنی دروست کردووە بۆ ئەوی بتوانێت زۆرترین کاڵا هەڵگرێ بۆی ئەگەر کەوتینە هەر باڵێن ئاریشەیە کێشەیە کە بتوانین بازاری پێدابینکەین دیارە عەرز و تەڵەب ینی خستنە ڕوو داواکاری ئەمە شتێکی ئەساسیە لە سەر نرخی کاڵا و دوایەوە بازرگان ئەگەر هەستی کرد مەخزن و شوێنی تایبەتی خۆی بە ئاسایی دەسەکەوێ و بۆ هاوڵاتیان زۆرترین با بڵێن کاڵا لە دەرەوەیەنێ و لێرەدایەنێ و ئەوەی نەکەوینە ئەزمەیەک بە پەلا دیارە ئێمە تووشی کڕۆنە بووین ئەوەندە پێمانەوە دیار نەبوو کە کەم و کورتی هەبێ لە پێداویستی هاوڵاتی بەعام ئەمەش هەر من بەتەسەوڕم ئەوەی کە ئێستا کراوە دەست پێشخەریەکی باشە حکوومەتە بەڵام ئەمە دووبارە ئەیڵێم ڕاستە بازار جێگیرەکە و بازاریش وەکو چۆن ئاماژەم پێکرد بە هۆی ئەوەی کە توانراوە زۆرترین کاڵە بێنێتە ناو بازار بۆیە هەر بازار سەقامگیرە بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی نرخەکە ینی ئێمە لێرەوە ئێستا بڵێن ئیتر بەیانی هاوڵاتی زۆر بە هەرزان شتەکرێ بە ئەوە وا لە بەرچاوی تەنها ئەوەی ڕێگە ئەگرێت لەوەی کە نرخی کاڵاکان بەرز نەبێتەوە یاری نەکرێ بە نرخی کاڵەکان چکات خستنە ڕوومان زۆر هەیە ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ هەر وەختێک و هەر شارێکی تریش باشە کاگۆسفی دەزانین کە لەو ماوەیەدا لیژنەکانی قامقامێت بۆ چاودێریکردنی بازار و مارکێت و هەروەها هەموو ئەو شوێنانی کە کاڵای پێداویستی ڕۆژانی هاوڵاتیان دەفرۆشن چاودێربوون و بەردەوام بوون بەسەریانەوە ئەمە تا چەند وای کردبوو کە خەڵک بەپێی ڕێنماییەکان و ڕێنمانی کە بۆیان جانراوە نرخی خواردنەکان لەو ئاستەی کە جێگیر کراوە بفرۆشن و بەرز نەبێتەوە من ئەوەی ئێستا هەستی پێکەم ئەوە بێگومانم لە کار و چالەکیەکانی لیژنەکانی دەورێکی باشیان دەورێکی زۆر نەکرد لەم بوارە لە ڕووی کواڵەتیەوە لە ڕووی کاڵای ئەکسپایرەوە لە ڕووی هەموو ینی ئەوان با بڵێن چاوێکی بەردەوام کراون وشیارن ئاگایان لە وەزعی بازار هەیە چکە بە شێوەیەک لە شێوەکان خۆمیش لە لیژنەیەکی قایمقامێتم ئەزانم کە ئەوان ئیشی خۆیان بە باشی جێبەجێکەن بەڵام شتی تریش هاوکار هەیە ئێمە چەندین سوپەرمارکت و شوێنی گەورە و شوێنی بەرفرەوان هەیە کە ئەمانە وا ئەکەن ئەوان کەمترین ئەو با بڵێن منافەسەی کە لەسەر سەعرا هەیە ئەوان دەوریان هەبێدا لە داشکاندن ینی ئێستا عەرز وای لێ هاتووە کە زۆر بێ ئەوان نەتوانن زۆر خۆشبەختانە من ئەتوانم ئەلێرەوە ئاماژەوە بازرگانان هاوکار بوون لەگەڵ ئەمێ ئاماژە بۆ بەم بازرگانانی ئێمە دائیمەن بە ئاگان لەوەی کە هاوڵاتی نەگاتە حاڵەتێکی هەراسان لە حاڵەتێک کە زروفێکی وابێتە ئارایە زۆربەی زۆریان ئەگەر بڵێم هەمووشیان ینی ئەتوانم وا بڵێم زۆربەی زۆریان بیر لە هاوڵاتیەکەنەوە پێش ئەوەی بیر لە قازانجی خۆیان بکەنەوە و سەرڕای ئەوە ژووری بازرگانیش دایم و هەردەم ئامۆژگاریانەکە بۆی بتوانین ئێمە بازارێکی سەقامگیرمان هەبێت باشە لەگەڵەوەی کە چاودێری لیژنەکانی قایمقامێت بەسەر دوکان و مارکێت و هەروەها ئەتوانین بڵێم زەر چێشخانەکانیشەوە بەردەوام و ژووری بازرگانیش چاودێریان
وەکو باست کرد کە چاودێری بەردەوامیان دەکات هەتا ئێستا هیچ شوێنێک بۆ نمونە بەهۆی سەرپێچیەوە داخراوە یاخود ئەوانی کە سەرپێچی دەکەن و نرخەکان بەرز دەکەنەوە و بەرزوریزم یاخود یاری بە نرخەکانەکەن و بە زیان بەسەر هاوڵاتیاندا دەشکێتەوە تا ئێستا چەند شوێن سزا دراوە ئەگەر بڵین یاخود با بڵین ئەگەر ئامارێکیش نەبێت ئەو ڕێکارانی کە بەرامبەر بەو کەسانە و سەرپێچی کارانە گیراوەتە بەرچی بوون و لە جێ خۆیان بووە من حەزەکەم ئاماژە بکەم لژنەی قایمقام لژنەیەکی نییە با بڵێم خوانە خوازە سەرکوتگەر نییە ڕاستە لژنەیەکە سەرەتا ئامۆژگاریەکە ڕێنماییەکە ئاگاداریان نەکاتەوە دیارە جناب دەزانی ئەمە ماوەیەکی کەمە ئەم گۆڕانکاری وەزع هاتووە تا پێی بکرێ بە ئەهوانترین شێوە ئاگاداری با بڵێن بازارەکە ئەوانەی کە ئەم جۆرە خۆراکانیان لە بەردەسایە دوای ئەوە هەوڵەیە ئەگەر لە حاڵەتێک خەڵکانێک هەبێ بەداخۆ هەندێک خەڵکێ تا ئێستاژ و سەرپێچیا کات و ئەگەی لە گوزەران و گرفانی هاوڵاتیان نابێت ئەوانە نزبەیەک من بەتەسەڵم ڕێژەیەکی زۆر کەمن نەیان توانیوە تەسی لە بازار بکەن و وەکو چۆن ئاماژەم بێکرد ئێمە چارەکەەکانی لژنەکانی قایمقامێت بە چاوی خۆمانە بینین ینی دایم ئاگادارن لە وەزعەکە ئەمە ینی ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ شوێنەکانی تر زۆر ئەکتفترن زۆر لێ هاتووترن ئەمانە وای کردووە کە خەڵکانیش ئاگایان لەوە بێ کە زیادە ڕەوی نەکەن لە هیچ شتێک چکت ئەزانن خەڵکانێک هەیە چاودێریانە باشە باس لەو کرد کە خەڵکانێکی زۆر کەمن چەند شوێنێکی زۆر کەمن کە ئەتوانین بڵین خۆشحاڵانەکە ئەگەر بێت و ئەو سەرپێچیانە بکەن پێشتیژۆ پرسیارم کرد وەڵامەکەی وەربگرم ئەو سزایانی کە بۆ سەرپێچی کارانە جانراوە لە جێگەی خۆیان بۆ توانیوێتی جێگە بگرێت و لە دو هاتووتردا کە دەستیان کردەوە بۆ کارە یاری بە نرخەکان نەکەن کە لەسەر زەرری هاوڵاتیان بشکێتەوە من ئەوەی بینی و من لژنەکانی قایمقامێت ئەو ئیشیان کردووە دوای ئەوە ئەنجامەکەی زۆر دڵخۆشکەرە بووە هاوڵاتیش ئەو بازرگانە وەلو بازرگان ناڵێم ئەوانەی کە لەم جۆرە کاڵانە ئەفرۆشن ئەوان کەمتر ینی دوای ئەوە ینی خۆیان لە قەرەی شتی وا نایەن کە پێشتر کردبێتیان ئەمە خۆشببختانە ئێمە هەست دەکەین ڕۆژ بە ڕۆژ ئەو دیاردە با بڵێن نابەجیانە زۆر کەمتر بووتەوە ئەمە جێ دڵخۆشکەری دیارە ئەمشە گەڕێتەوە سەر هەموو شیاری ئەو خەڵکەی کە ئەو کاڵانیان لە بەردەسەیە هەم هاوڵاتیش تا ڕادەیەک ئاگاداری ئەوانە کاتەوە کە هاوڵاتی ئێمە بەعام و شیارە کە ئەتوانێت دەوری خۆی ببینی لە سەقامگیرکردنی بازار باشە بابین باسی و باجانە بکەین کە لە ئەو بازرگانانە وەردەگیرێن کە هاوردەی خواردن و بەرهەمە با بڵین خواردەمەنیەکان دەکەن چۆن ئەو باجە ڕێک خراوە لە کاتێکا کە گومرێک لەسەر هەندێک بابەت لادراوە ئێمە بەستراوین وەکو عێراق با بڵێن یەکەیەکی ئابووری تاواوکەری یەکترین ینی زۆر جار ئەم تعریفە گومریکیانە هەم با بڵێن وزارەتی دارایی خۆمان بەڕێوبەرێتی گومرک لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی عێراقی ڕێکەکەون چکت ئێمە ئێستا هیچ سنوورێکمان نییە لەگەڵ عێراقا بڵێن کاڵا لە خوارو لە ناوڕاستی عێراقی بۆ لە ئێمە شەچێتە ناوڕاست و خوا بۆیە ئەبێ ئەو تعریفە گومریگیانە ئەو باجانەی کە لەسەر خاڵە گومریکەکاندا ئەنرێ ئەبێ بە هاوکاری هەردوو لابێ دیارە ئێمە ئەمە 2 ساڵە بێ 3 ساڵە بێ بە هەردوو لایەوە هەوڵیان ناوە لیستێک با بڵێن لایحەیەکیان دروست کردووە ئەو لیستە تهدید کراوە کە لەسەر کاڵاکان چۆن بێ لە هەر حاڵەتێکی ئاوا کە ڕووبدا دیسانەوە ئاگایان لە یەکترە کە ئێستا مەسەن با بڵێن 2 ساڵە ساڵ و نیوە هەندێ ئەحداس زوو ڕەیە ئەمانیش ئاگادار یەکتریەکەنەوە بۆ ئەوەی ئەو باجە کەم بکەنەوە لەسەر هاوڵاتیان ئەمە بە تەنسیقەکرێ لەگەڵ حکوومەتی ناوەندا باشە زۆر سپاس بۆ وەسفی خەلیل ڕاوێژکاری ژووری بازرگانی سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونت مادوومان کردی دووبارە بەخێر هاتیت.